نهاجی بچن جم هنر احمد پیامنیر ما شاندر ما جور چویه نوا بویارم براستی هنر لودری میوان ما بو پروگرام که نترس یانجی کو نترس هنر پیشکش که چویه نوا شر نوا بویاران جوی داره لگل ما هنر احمد هنر روزباش دنال کدری هنر روش لجم تا چیه بانی ئێوە بینەرانی ڕوودا و باش پێم وابێ ئێستا پەیوەندیەکەم پچڕا گەر دووبارە پەیوەندی تەلەفۆنی بکەنەوە تا گوێم لە دەنگتان بێت بەڵام ئەوەی کە هەیە من ئێستا لە نێو بازاڕی قامیشلۆم لێرە دۆخەکە تۆزێک لە چاو شەوی ڕابردوو هێورتر بووەتەوە ئەوەی کە هەیە لێرە ئەو بازاڕەیە کە بەیانیان زوو لێرە کە ژێر 6 دەکرێتەوە و ئەو یەکێکە لەو بازاڕانەی قامیشلۆ کە خواردنی بانی تێدا ئامادە دەکرێت. لێرە یەکێک لەو خواردنانەی کە لێرە لە قامیشلۆ لەم بازاڕە دروست دەکرێت مامۆنیە کە خواردنێکی زۆر معنی بەناوبانگە لێرە و بەیانیان ئەم بازاڕە جمەی خەڵکێکی زۆری بۆ دەهات و هەر بەرەبایان خەڵکی قامیشلۆ خەڵکێکی چوست و چالاکن بەرەبایانی زوو بە دوکان و بازاڕەکانی خۆیان دەکردەوە لێرە بەڵام بەهۆی ئەوەی کە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردووە ئەو ڕۆژی چوارەمە گرجی و ئاڵۆزی دروست بووە و تەنانەت چەندین جار تۆپباران کراوە لەلایەن لە سنوورەکانی تورکیاوە تۆپ ئاراستەی ناوەڕاستی یاخود سەنتەری قامیشلۆ کراوە بەهۆی ئەو گرجی و ئاڵۆزیانە خەڵک دوکانەکانی داخست بوو. ئەو تا درنگانێکی دوێنێ شەویش مەترسێکی زۆرە بوو هەندێک خەڵک لە قامیشلۆ دەردەچوون بەڵام دواتر دۆخەکە بە جۆرێک لە جۆرەکان گۆڕدرا فڕۆکەی ئاسمانی ئەمریکی بەسەر قامیشلۆدا تا بەرەبەیانی ئەمڕۆ دەسوڕایەوە هەر بەهۆی ئەوەی بڵاوبوونەوە ئەو هەواڵانە جۆرێک ئەو ترس و دڵە ڕاوکێی کە هەبوو ڕەواوەتەوە ئێستا دەبینن لە دەستی چەپی منەوە هەندێک خەڵک دوکانەکانی خۆیان کردوێتەوە پێدەچێت ئەمڕۆ ژیان لە قامیشلۆ ئیدی هێواش بەرە و ئارامبوونەوە بچێەوە خەڵکی دەست بەکردنەوەی دوکان و تەنانەت مۆڵ و شوێنە گشتیەکانیش بکرێت لە قامیشلۆ ئەگەر جارێکی دیکە لە پاش عەسر تۆپبارانکردن دەست پێ نەکات چونکە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردووی ئەو ئۆپەراسیۆنی کە تورکیا دەستی پێ کردووە لەسەر سنوور بەردەوام قامیشلۆ لە پاش کاژێر 3 بۆ 4ەوە بردومانی قامیشلۆ کراوە خەڵکی مەدەنی تێدا بوونە بە قوربانی و ئەم کاتێک کە ئێستا من لەگەڵەوە قسە دەکەم 7 هەمەری ئەمریکی بەنێو قامیشلۆدا دەسوڕێنەوە بە جۆرێک لە جۆرەکان دڵنیایی یاخود بەلای خەڵکی قامیشلۆوە پیان وایە دۆخەکە هێورتر دەبێتەوە تا ڕادەیەک لە چاو ڕۆژانی ڕابردوو هەروەکو باسم کرد ئەگەر لە پاش عەسر بردومانەکان جارێکی دیکە لە قامیشلۆ دەست پێ نەکەنەوە. سەبارەت بە ئەو ڕووداوانەی دیکە لە سەرەکانی لە گرێسپی لەوێ هەواڵمان پێدەکا هێشتاکە بردومانی فڕۆکە جنگەکانی تورکیا دەست بەردەوامە بە تایبەتی بەرەبەیانی ئەمڕۆ لە گرێسپی و لە ناوچەکانی دەوروبەری بردومان کراوە فڕۆکە جنگیەکانی تورکیا نەوەستاون لە بردومانکردنی ئەو ناوچانە. لەوێ خەڵکی مەدەنی هەیە دەیانەوێت دەرچن و خەڵکی مەدەنی بەشێکی زۆریان کە لەو ناوچانە دەرەچن ڕەوانەی نەخۆشخانەکانی حەسەکە دەکرێن بۆ ئەوەی چارەسەری سەرەتاییان بۆ بکرێت. ئەمە دۆخی قامیشلۆ بوو ئەوەی کە هەیە کرد دۆخەکە هێواشێت لێرە زیانی خەڵکی سڤیل و دوێنێ سەردانی نەخۆشخانەکانت کرد دیارە هەواڵەکانت نوێ بوون شتی دڵخۆشکەرە بۆ خەڵکی قامیشلۆ و ڕۆژاوای کوردستان کە هەمەری ئەمریکی دەسوڕێتەوە و بە تێگەیشتنی ئەوان بۆ پێدانی دڵنیاییە بە خەڵکی ڕۆژ ئاوا باڵافرژی ئەوژی گەلێکی گرنگە باڵافرین ئەمریکیژی دەسەر ئازمانی قامیشلۆرە دەفرن ئەڤژی هیڤیەکی دەدا خەڵکێک و ئەو پاراستینە بکێمانی نەها وان ڕێستۆرانتێن کە تێشت ئامادە دەکەن ڤەکرینە ئەوەژی شتێکی نەوە بوو حرەکەتی دیدی بەس وا بزانم گوێی لە ئێمە نیە دەنگ تێ هونەر تەلەفۆنی بۆ بکەنەوە هونەر دەنگ تێتە من گوێم لە دەنگی ئێوە نییە پەیوەندەکە بچڕاوە هونەر دەبێژێت دەنگ لەوە گوداری ناکەم ئێستا کەواتە دواتر هونەرمان بۆ وەربگرنەوە ئەگەر قسەی نوێتری پێبێ ئێستا
ئەم دیمەنانەی دەیبینن دڵ بخەن چیە؟ دیمەنین قامی شلۆنە دیمەنین قامی شلۆ vê sibê diyar dikin ku rewş aramel gur ku hunercî dibêje hereketek dî dest pê kiriye otomobîl diçin û tên basekê em dibînin ya jî otobüsekê ew jî diçe لەسەر شاشەی ڕوودا و ژی هەنە وەکی بەپەلەی پامنێرن ڕوودا و دەبێژێ باڵەفرێن ئەمریکی بە ئاسمانی قامیشلۆدا ew nûçeyeke baş e xebereke baş e ji bo xelkê qamîşlo dibêjin vê sibê siba we bi xêr bê me gotî xwe peyemnêrê me li were Huner Ehmed li were ku di nava bûyerê de ye li cem we ye حازرە دەنگێ مە نابیستە li huner dibêje belkî hûn niha hûn ne agadar bin hûn di mala xwe de bin lê huner li derve ye di nava kolanê de ye tiştê dibîne dibêje ji bo ev xebra gelekî baş ev nûçe ku balafirên ئەمریکی Emerîkî هەنە هەمەری ئەمریکی هەمەری لە ئەمریکی ناوشار هەنە. هەنە هەمەری ئەڤە ئەمریکی ڕەوش ناوشار هەنە. ئارامەنە هەندێک ترۆمبیل هەنە Rewş arame yanî niha tiştek tune ye niha qamişlo hêmine arame balafirên Emerîkî di ser ezmanê qamişlo re firiyane hamerên Emerîkî ketine nava kolanên bajarê qamişlo نوکە هوەر xema we nebe niha kêmanî انشاءله خەمێوان هەردەم نابێ هوەر نوکەمە گۆهداری دکەی هوەر ئێمە ئەبیستی دەنگی ئەمە بیستی پرسیارەکە دووبارە کەیتەوە گوێم لێت نەبوو ببوورە ئەو کاتە وتم زەرەر و زیانی خەڵکی سڤیل دوێنێ ڤیددیوەیەکی زۆر دڵهەژێنت بڵاو کردەوەکە گلەی ئەوەشم لێت هەیە پێم وابێ کڵاوە لەسەرا نەبوو بەڵام ئەو شوێنانەی کە تۆ دەچی زۆر مەترسیدارن و باز بۆ یەکەم جار ڤیددیوەکەت بڵاو کردەوەکە تەرمی پارچە پارچە بووی مرۆڤێک بوو جەنابەت بە خەڵکی سڤیل ناوت برد بەگشتی زیانی گیانی چەنە و چۆنە ڕنج لەو شوێنانەدا لە کات یاخود لە ڕووماڵێک کاتێک کە تۆ هەرشی فڕۆکە جنگەکانی تێدا بەکارهێنرێ نە درعوە نە کڵاوی پاراستن پێم وابێ دەوری خۆی نابینێت چونکە فڕۆکە جنگەکان کاتێک کە ناوچێ دەکەنە ئامانج بە دووری دەیان بەڵێ تێدەگەم ڕاستەکەی تێدەکەم خەڵکێکی زۆر ئەو داوایە دەکەن بەڵام بەهۆی ئەوەی کە ئەو شوێنانەی کە ئێمە بۆی دەچین هەندێک جار ئۆتۆمبیلەکان جێ دێڵین چەندین کیلۆمەتر بە پێ دەچین تاوەکو بتوانین ئەو دیمەنانە بگەینین دوێنێ ئەو دیمەنەی کە ئێمە وێنەمان گرتووە چوار جار چوینێتە ئەوێ بۆ ئەوەی ئەو دیمەنانە وێنە بگرین لەلایەن فڕۆکە جنگیەکان و ئەو ناوچانە دەکرایە ئامانج بەڵام دو جار کە ئێمە چوینە ئەوێ هەر ئۆتۆمبیلەکەمان کردەوە بۆ ئەوەی دابەزین دیمەنەکان وێرە بگرین فڕۆکە جنگیەکان دەرکەوتنەوە و ناوچەکانی دەوروبەریان بردومان کرد ئۆتۆمبیلەکە ئەو شۆفێری کە لەگەڵ ئێمە بوو زوو ڕۆشت و ئێم منی جێهێڵا ناچار بوو من ئەو دیمەنانە بۆ ئەوەی بگات بە خەڵک بۆ ئەوەی خەڵک ببینێ لەوێ چۆن خەڵکی سیڤیل دەکرێن ئامانج بە موبایل لە وێنانەمان گرتووە و دواتر بڵاو بووەوە ئەو دیمەنانی کە بیندان بەڵێ خەڵکی مەدەنی بوون لەلایەن فڕۆکە جنگیەکانەوە لەلایەن فڕۆکە جنگیەکانەوە کرابوونە ئامانج لە ناو نەخۆشخانەکانیش بەهۆی ئەوەی ناوچە ئەو ناوچە سەرسونیرانەی کە ئێستا شەڕ و ڕوبەڕبوونەوەی تێدا ئەنجامەدرێت ئەو نەخۆشخانە و ئەو بنکەی تەندروستیانەی کە هەن بچووکن ئەوەندە گەورە نین بۆ ئەوەی بتوانن چارەسەری ئەو خەڵکانە بکەن کە بەر هێرشی فڕۆکە جنگیەکان نەکەوێت ئاماری نوێمان بەدەست نەگەیشتووە بەڵام تەنها لە سەرێکانی دوێنێ تا کاژێر 40 بریندار 5 شەهید هەبووە هەور هەموو ئەوانە کە هێنراون بۆ تەلتەمر بنکەیەکی تەندروستی بچووکە توانایی لە خۆگرتنی هەموو ئەو بریندارانەی نییە چارەسەری سەرەتایی و بەپەلەیان بۆ دەکرا دواتر ڕەوانەی حەسەکە دەکران تەنانەت ئەو ئۆتۆمبیلانە یاخودە و ئەمبڵاسانەی کە هەن بۆ ئەوەی بریندارەکان لە نێو سەرەکانیەوە بهێنن بۆ تەلتەمر و دواتر بیبن بۆ قامیژلۆ ببورن بیبن بۆ حەسەکە زۆر کەمن نزیکەی 3 بۆ 4 ئەمبولانس ئەوەی کە من بە چاوی خۆم بینیم و لە نەخۆشخانەکانیشدا بە هەمان شێوە ئەو گرفتە هەبوو باسی ئەویان نەکرد کە ئەمبولانسیان نییە هەندێک جار ناچارن ئۆتۆمبیلی دیکە بەکاردەهێنن ئەو ئۆتۆمبیلانەی کە ئەمبولانس نین ئۆتۆمبیلی تەندروستی نین
ئەو ئۆتۆمبیلانە کە ئۆتۆمبیلی تەندروستی نین ئەو دەستگا تەندروستیانە نین لێرە مەترسی زۆریان هەیە کاتێک دەچنە نێو سەرەکانیەوە هەر کاتێک بێت ئەوان بردومان بکرێن بۆیە ئەو ئۆتۆمبیلانەی کە هەن ئەو ئەمبولانسانەی کە هەن زۆر کەمن و لێرە پێداویستی تەندروستیش لە کەم بووەتەوە تەنانەت لە نەخۆشخانەکان بەردەوام داوای خوێن دەکرێت چونکە ژمارەی بریندارەکان و ژمارەی شەهیدەکان لە بەهۆی بردومانەکان لە سەرەکانی لە گرێسپی بەردەوام ڕوو لە زیادبوون دەکاتەوە هێشتاکە بەهۆی بردوبانەکانی دوێنەوە دەگوترێت هەندێک کەس هەیە نەتوانراوە دەربهێنرێن بانی هەستای چ شتێ زۆر سەرنجی ڕاکێشایی ئێستا لەو لە قامیشلۆ لەو دیمەنانەی پشتەوە چی زۆر سەرنجی بردی وەکو ڕۆژنامەنووسێکی وردی بەدیقەت ڕەنج من هەموو جارێکە هاتوومەتە ڕۆژاوە هاتوومەتە ئەم بازاڕە بۆیە هاتم ئێستا لێرەوە ڕاستە خۆم کردووە یەکێکە لە خۆشترین بازاڕەکانی خامیشۆ کە خەڵک بەرەبەیان وەکو باسم کرد بە شوست و چالاکیەوە دیێن لێرە نانی بەیانیە خۆن دواتر هەمویان دەچنە سەر ئیشکارەکانی خۆیان من هاتم بزانم لێرە ئەوە بە چاوی خۆمە بینم وەک دەبینم لێرە نێشتاکە نەم خواردەوە پاشم ڕاستە خۆیە بێ ئەوە ناخۆشوە بینەرانیش دەچنانی بەیانیە خۆم لە قامیشلۆ لێرە دۆخەکە بە جۆرێک لە جۆرەکان هێور بووەتەوە هونەرگیان دڵمان لاتە دەبڕۆ نانەکەت بخۆ ئینشاءڵڵا ڕەوش باشە بێ بە سەلامەتیت بینینەوە هونەر کوتی بخۆی لێ دەرێزانی چ بخوا تە بەحسە مامونی کرد هونەر ڕەنج مرات بژێ منەمە ئەزیژنا بەحسە چیرۆکێ منەمە و مامونی بکەم مامونی فول بخوا فول و حمص لێ دەرێ لە قامیشلۆ گەلێکی خۆش چێتکن نوشی جام بە عافیت بە شتەرە ئەز و ڕەنجی ئەزبارد کەم پشرامی بچین مەژی خوارن نەخواریە و گەلێکی سپاس ماڵاتە ئاوا کوتێژێ هونەر هەر تشتی ناخۆش چەند ڕۆژە بە ئێمە دەبێژە ئیرۆ مەسەلەن کیژان خوارن حەز دەکەی لە قامیشلۆ تەجروبە هەنا ئەڤە نەیەکەم جارەتە دەچیە قامیشلۆ من ژێرە گوت چ بخۆ من بزانین بۆ خۆت چ خواردنیاک حەزەکەی لە قامیشلۆ تەمام ڕەنج لێرە وەکو باسم کرد لێرە مامۆنی خواردنێکی زۆر تایبەتەکە لە قامیشلۆ دروست دەکرێت و دەستڕەنگینیەکی زۆری پێوە دیارە کە خەڵکی قامیشلۆ لێرە دروستی ئەەکەن خواردنێکی زۆر خۆش و بەتامە هیوادارم ئەگەر شوێنێکی ئەوە هەبێت لە خەڵکی ڕۆژەڵاتن خەڵکی ڕۆژاوان چێشتخانیانەیە لەوێ خواردنێکی لەو شێوە دروستکەن بۆ ئەوێش بتوانم بچن لەوێ بیخۆن دەبچۆ نانەکەت خۆ ڕۆحەکەم چاوت ماچەکەین بیری هەموو پامنێرانمانەکەین لە ڕۆژاوە هیوادارم سەرکەوتوو بن و بە سەلامەتی بگەڕێنەوە کاتێکی خۆش بەیانیەکی خۆش هیوادارم دواتری شەر خەبەری خۆشی ترت پێ بێ بخێر بچی هونەر